بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن ژیاندن وەک ئامانجی باڵا هیچ ئایدۆلۆژیایە کە تا ئەمڕۆ نەیتوانیوە مرۆڤەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ بە یەکگرتووی بهێڵێتەوە نەکەر نەیتوانیوە بەڵکو تەنانەت ئەو هەلومەرج و زەمینانەشی بە تەواوەتی ئامادە نەکردووە کە داخوازی ئەم یەکگرتنەن نە ئەو وڵاتانەی ڕۆژئاوا کە هەتا ڕابردوویەکی نزیکیش بەشی زۆری دنیایان بەڕێوە دەبرد و نەگەلانی سۆسیالیست و کۆمیۆنیستی ڕۆژهەڵات و نە ئەو بێلایەنانەش کە لە ناوەڕاستدان و بوون و نەبوونیان وەک یەک وایە بەڵێ هیچ یەکێک لەمانە سەرەڕای هەموو لاف و گەزافەکانیان نەیانتوانی ئاشتی و ئارامیەکی ماوە درێژ بە جیهان ببەخشن هەروەک شکستهێنان لە بەخشینی ئەو شتانەی کە پێشتر پەیمانی بەخشینیان لەبارەوە درابوو متمانەی ئەوانەی لە بناغەوە لەرزاند کە وەکو وەرگرێک چاوەڕێیان دەکرد جگە لەوەش ئەو شتانی وەکو چارەسەرێک پێشکەش کران نەیانتوانی سیفەتی گردوونی بەدەست بهێن و هەموو مرۆڤایەتیان لە باوەش نەگرت و لەگەڵ سروشتی مرۆڤ گونجا و لەبار نەبوون هەموو ئەمانە بێمتمانەیان لای هەموو خەڵکی جێگیر کرد زیاد لەمەش گومان و دوودڵیان سەبارەت بە هەموو شتێک وروژاند کە لە ئێستا بەدواوە پەیمانی لەبارەوە بدرێت ئەمڕۆ ئیدی مرۆڤایەتی لە بەرامبەر هەر سیستمێکەوە پێشکەشی بکرێت لە حاڵەتی کەمێک گومان و ئەندێشە و کەمێکیش گاڵتە پێکردندایە چونکە ئەو لەو باوەڕەدایە ئەو سیستەمانەی تا ئەمڕۆ بە زۆرەملێ بەسەریدا سەپێنراون یان بە تەواوەتی کاریان نەکردووە یاخود کاریان پێنەکراوە مانای وایە لە سەرجەم ئەم سیستەمانەدا کەم و کورتێکی جددی هەبووە و ئەمەش هەرچی جوانی ئەوان هەبووە لەگەڵ خۆی بردوویەتی و لە بیرەوەری مرۆڤەکاندا تەنها خەونێکی کاول و خولیایەکی غەمجینی جێهێشتووە هەروەک نەبوونی پارچەیەکی بچووک لە سیستەمێکی میکانیکیدا ئەو سیستەمە کامڵەت دەگۆڕێت بەدار و پەردوێکی بێنرخ ئەو ئایدۆلۆژیایانەش کە هاوڕێ لەگەڵ بانگەشەی قەبەخراونەتە مەیدان لەبەر ئەوەی تا ڕادەیەکی زۆر پێچەوانەی سروشتی ئادەمیزاد بوون و هەموو چینەکانیان لە باوەش نەگرتووە و نەیانتوانیوە پەیمانەکانیان جێبەجێ بکەن و وەڵامی داخوازی و پێویستیەکانی مرۆڤیان نەداوەتەوە و سەرەڕای ئەمانەش بەشێک لە بەها مرۆییەکانیان پشتگوێ خستووە و تەنانەت هەندێک لەم سیستەمانە هانی ڕق قین و نەفرەتیان داوە لە نێوان مرۆڤەکاندا بەڵێ لەبەر هەموو ئەم هۆکارانە و چەندانی تریش لەمڕۆدا زۆربەی زۆری ئایدۆلۆژیاکان گۆڕاون بە خاشاکی فیکری یان لەلایەن کۆمەلگاوە بەو شێوەیە تەماشا دەکرێن بۆیە دەتوانرێت بوترێت ئەمڕۆ بێجگە لە کەمینەیەک هەمووان نائومێد و لەرزۆکن و لە چاوەڕوانیەکی گوماناویدان و بە هیوای چارەسەر چاویان لە دنیای سەر و هۆکارەکان بڕیوە لەسەر بنەمای ئەمە ئومەتی ئێمە بە تایبەتی و پاشان مرۆڤایەتی بەگشتی پێویستی بە فیکرێکی باڵای وایە کە ببێت بە نور بۆ چاوان و هیوا بۆ دڵان و دووچاری خەیاڵشکانی نوێمان نەکات پێویستمان بە فکرێکی باڵا یان غایەی خەیاڵێکی وا هەیە کە لە ڕووی عەقلی و لۆجیکی و هەستەکانەوە بۆشایی تێدا نەبێت و داخراو بێت بەڕووی ئەو لایەنە خراپانەدا کە لەسەرەوە باسمان کرد و کاتێکی شەل و مەرجەکان گونجاو بوون توانای جێبەجێبوونی هەبێت لەسەر ئەرزی واقع هەنووکە شاید حاڵی ڕۆژگارێکین کە تیایدا چەقی فیکر و هزرەکان لەسەر زەویدا دەگۆڕێن و خەڵکان وردە وردە بە شێوەیەکی بنەڕەتی و هەمیشەیی ڕوو لە فیکرەکان دەکەن وەک لە شەخسەکان و خەڵەتانە یەک لە دوای یەکەکان مرۆڤەکانی ناچار کردووە لە بڕیارەکانی لەمە و دوایاندا زیاتر هەستیار بن ئەگەر بە یارمەتی هەندێک استراتیژی ڕاست و دروست سوود لەم حاڵەتە گشتیە وەربگیرێت و هێزی مێتافیزیکی کۆمەلگا و چالاکی و بزاوتنی ناوی لە دەوری ئامانجێکی باڵا بەباشی کۆ بکرێنەوە ئەم ڕۆژ نەبێت بێگومان لە داهاتوێکی زۆر نزیکدا زۆربەی مرۆڤایەتی لە چواردەوری ئەم چەخە سەرنجڕاکێشە کۆ دەبنەوە ئەوەندە هەیە دەبێت پێش لە هەر شتێکی تر ئەو غایەی خەیاڵە بڵندە دەستنیشان بکرێت لە داهاتوو لە ئێستاشدا هەرچەندە زۆر میلەت هەبوون کە خاوەنی سیاسەتێکی دیاریکراو بوون
بەڵام چونکە ئەم سیاسەتانە لەسەر فیکرێکی باڵا و پتە و بنیاد نەنراون، هەمیشە لەرزینیان بەسەر هاتووە و لە بابەتی ڕۆیشتنە ناودڵی مرۆڤەکاندا نەیانتوانیوە مەودایەکی جددی ببڕن. هەرچەند ئەم حاڵەتە زیاتر لەو وڵاتانەدا هەستی پێدەکرێت کە لە ڕووی شارستانیەتی و دیموکراسیەوە خۆیان نەگرتووە، وەلێ ئەو وڵاتانەش کە خۆیان بە مامۆستای شارستانیەتی و وەستای دیموکراسی دەزانن حاڵیان لەوان باشتر نییە. زۆر دەوڵەت هەن کە بەڕواڵەتی ئاڵ و واڵە و باق و بریقیاندا مەزن دیارن، بەڵام دیوی دەرەوەیان چەند بریقەدار بێت و پڕوپاگەندەکانیش هەرچی بڵێن لە ناوەڕۆکدا لەبری ئەوەی بەڵێنی داهاتوێکی گەش و ئیرەی بزوێن و ژیانێکی ئازبەرز بدەن، دەچێت لە بازنەی تەسچی هەلپەرستی و بەرژەوەندیەکاندا ڕەفتار دەکات و حەشاماتە غافڵەکان بە فێڵ و تەڵەکەی کاتی دەخافڵێنێت و ناتوانێت شتێک لەسەر ئایندە بڵێت. لە هەموو ئەمانەش خراپتر دڵ و ڕۆح و ویژدانەکان بە برسێتی دەهێڵنەوە. ئەم ئێستا بە لە بەرچاوگرتنی هەموو ئەم لایەنە خراپانە پێویستە لەسەرمان وەک بناغە مامەڵە لەگەڵ بەهاکانی خۆماندا بکەین و لەو پرۆژە و بەرنامانەدا کە ڕوویان لە داهاتووە و لەسەر ئەم بناغانە بەرزیان دەکەینەوە دەبێت هەمیشە شوێنکەوتەی ئەم ئامانجە باڵایە بین تا پرۆژەکانمان خاوەنی جێگیری و دامەزراوی بن و ئەم دوو هێزە بە هەمان ئاراستە و بێ ئەوەی دژایەتی یەکتر بکەن بەکار بهێنین. چونکە هەر چالاکی و بزاوتنێک چەند دڵسۆزانەش نوێنەرایەتی بکرێت هێشتا مەرج نییە بنیاد نەربێت. نیەت وەکو ڕەهەندێکی معنەوی کارە چاکەکان چەند شایانی ستایش و ڕێزیش بێت، ئەگەر ببێت بە سیفەتی کارە هەڵە و چەوتەکان هەرگیز هەمان مانە ناگەیەنێت. جمەجۆڵەکان لە ڕوانگەی پاڵنەرەکانیانەوە دەکرێت هەم بنیاد نەربن هەم ڕوخێنەر. لە کار و پرۆژەکاندا ژیری و لۆجیک و هەستەکان چەند گرنگن، بە هەمان ئەندازە نەبوونی بۆشایی عاتیفیەکان تێیدا و جێبەجێکردن و نوێنەرایەتیکردنی بە شێوەیەکی تەندروستیش گرنگە. لەوانەیە هەندێک کار دژی یەکتر بوەستنەوە و یەکتر لە ناوبەرن، ئەگەرچی بە تاکە هەریەکەیان کردداری باش بێت. کاتێک مێرولەکانی شارێک هەوڵی گواستنەوەی هەندێک ماددە دەدەن بۆ ناو کونەکانیان، جاری وایە بەهۆی شەپۆلە عاتیفیە کاتیەکان یان جیاوازی ئامانجەکانیان هەماهەنگی نێوانیان دەشێوێت و دەبینین هەندێک بەرەو ئەملا و هەندێکی تریان بەرەو ئەولا ماددەکان دەگوازنەوە. هەرچەندە هەموو هێز و توانای خۆیان دەخەنەگەڕ کەچی هەرگیز لە ئامانجەکەیان نزیک نابنەوە. بە هەمان جۆر ئەو کۆمەڵگایانەش کە هیچ ئامانجێکی باڵا و خولیایەکی مەزنیان نییە و هەیشیان بێت ئامادەباشێکی زیهنیان لەو ئاستەدا نییە، هەمیشە لە جوڵەدان بەڵام هەرگیز هەنگاونانێن، چونکە ڕۆیشتن و هەنگاونان سەرەتا سێشتی پێویستە. دەستنیشانکردنی ئامانجێکی باڵا کە ویژدان ڕێزی لێ بگرێت و مەی لە ناوەچیەکان بە ئەندازەی نەشوەی عیبادەت ئارەزووی بکەن، پاشان ڕێکخستنێک کە لە ڕوانگەی ژینگە و هەلومەرجە هەنووکەیەکانەوە کامڵ بێت. اینجا ئاراستەکردنی هەموو وزە جۆرا و جۆرەکان بەرەو خاڵێکی دیاریکراو، ئەمەش بەمانەی ئەوە دێت کە خەرمانی زانست و ئەزمون و وزە شاراوەکانی چین و توێژە جیاوازەکان بخرێنە ژێر فەرمانی ئەو ئامانجە باڵایەوە. بۆ نمونە لە سەردەمی بزوتنەوەی ڕزگاری خوازیدا هەموو چالاکیەکانی تاکەکانی کۆمەلگا بە ئامانجی بەدیهاتنی وڵاتێکی ئازاد و سربەخۆ شڕ بووبوویەوە. هەرچەندە ئەم ئامانجە تا بڵێ سادەیە، بەڵام چونکە لەلایەن هەمووانەوە ڕێزی لێگیرە لە توانایدا بوو سەرجەم بۆشایی عەقلی و لۆجیکی و عاتفیەکان پڕ بکاتەوە و بەس بوو بۆ ئەوەی هەموو بزاوتنەکان لە خاڵێکدا کۆ بکاتەوە و ئەم هێزەش بەس بوو بۆ هێنانەدی ئامانجەکان. بەڵام لەبەر ئەوەی هەموو سەرکەوتنێک سستی و پاڵدانەوە لەگەڵ خۆی دەهێنێت، مانەوەی ئامانجی باڵا وەک یەکەم جار و بێ ئەوەی ڕەنجی بپەڕێت زۆر گرانە. ئەوەی کە ئێمە لەم کارە گرانەدا تا چەند سەرکەوتوو بووین جێ دەهێڵین بۆ مێژوو. ئەگەر کۆمەڵگەیەک کە تامی سەرکەوتنی چەشتووە بە کۆمەڵێک هۆکاری نوێ بەخێو نەکرێت کە هەمیشە ئامانجە باڵاکانی یاد بخەنەوە، بێگومان خاوبوونەوەی هێزی مێتافیزیکی دەبێت بە ئامانجێکی حتمی. گەرچی گەڕاندنەوەی ئەم خاوبوونەوەی هێزی مێتافیزیکیە تەنها بۆ ئەو سستی و مەستیەی کە لەگەڵ سەرکەوتن دێت
یان بۆ ئەو تەنجی و بێپەروایی و بێباچیەی کە جار و بار لە سروشتی مرۆڤدا خۆیان دەردەخەن لەوانەیە هەموو کاتێک ڕاستی نەپێچێت، چونکە چەند حاڵەتێکی تریش هەن کە دەگونجێت هەمان ئەنجام بخۆڵخێنن، وەک هەڵسوکەوتی گومان بزوێنی پێشەوە و ڕابەران کاتێک ناتوانن متمانە ببەخشن، سنوورداری توانە و بەهرەکانیان، نەبوونی ئاسۆی فراوان لە لای ڕۆشنبیران، بە جۆرێک نەک هەر ئەو دیوی ئەو ئاسۆیە نابینن کە دەیانەوێت میلەتی بۆ سەربخەن، بەڵکو ئەم دیویشی نابینن. تێنەگەیشتن لەم دۆخەی ئێستا وەکو ئومەت تێیدا دەژین و کەم و کورتی لە بواری هۆکارەکانی هاندان و پاڵناندا، پێشخستنی هەلپەرستی و بەرژەوەندی خوازی و ماکیاڤیلیزم بەسەر بەهادینی و میلیەکاندا، ئەمانە و چەندەها هۆکاری تریش دەتوانن هەم لە دنیای بیرکردنەوەماندا و هەم لە بزاوتن و جوڵەکانماندا درز و کون بەرهەم بهێنن. ئەمڕۆ ئێمە خۆمان لە بەرامبەر زنجیرەیەک قەیرانی جیاوازدا دەبینینەوە کە لەم ژینگە پڕ لە کێشەیەوە سەرچاوەی گرتووە. هەمیشە لە حاڵێکی هێندە پەرێشان داین، وەک بڵێ ئێستانا ئێستا دەپوچێینەوە و لەناو دەچین. هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەم دۆخە ئیشتیهای دوژمنان دەبزوێنێت و دۆستانیش تووشی نائومێدی دەکات. جگە لەمە ئەگەر بەردەوام بین لەسەر ڕێگەدان بە دروستبوونی درز و کەلەبەری عەقلی و لۆجیکی و عاتفی لە ژیانی ئومەتماندا، لەوانەیە خوا نەخواستە هەر بەڕاستی بکەوین. بۆ ئەوەی ئومەتەکەمان بپارێزین لەو ئابڕوچوون و کارە ساتانەی کە بە هاوبەشی لەگەڵ ئەم ڕووخانە دێن، پێویستە هەر چۆنێکمان کردووە ڕزگارمان ببێت لەو حاڵەتانەی کە تایبەتمەندی وڵاتانی پلەسەیە، وەک بێ ئامانجی و لەباری بۆ ڕووتانەوە و باری دەرونی ژیان لە ژێردەستەییدا. ئینجا ناچارین پشت بەخوا ببەستین و باوەش بەکارکردندا بکەین و لە یەکڕیزی و یەکگرتندا بە دوای سەرکەوتنی خواییدا بگەڕین و خۆمان بین و شوێن ئامانجە باڵاکانی خۆمان بکەوین. لەم کاتە زریاناویەی ئێستاماندا کە ڕوبەڕووی کەندەڵانی یەک لە دوای یەک بووینەتەوە و پردەکان ڕووخاون و ڕێگاکان کەڵکی ڕۆیشتنیان پێوە نەماوە و ئومەتەکەمان دووچاری کۆمەڵێک تاقیکردنەوەی لە رسپێخەری وا بووە کە بەدەگمەن لە مێژی خۆیدا بینیوێتی. بەڵێ، ڕوون و ئاشکرایە کە ئالەم کاتەدا بە پرۆژە کۆنەکان ناتوانین سەر بکەوین بەسەر ئەم هەموو بارە نەخوازراوەدا. ئەم حاڵەتە نائاساییانە کاتێکی وان کە پێویستیان بە وزەی نائاسایی و هەوڵی دەراسا و سەر و مرۆیی هەیە، و ئەم حاڵەتانە هەندێک جار بە نەخشەکانی و پرۆژەکانی و ستراتیژەکانی و بەو ژیریە بلیمەتانەی کە ئەمانە بەرهەمدێن و بەو قارەمانانەیەوە کە لە بری ژیان خۆیان بۆ ژیاندن تەرخان کردووە. بەڵێ، ئەم حاڵەتانە هەندێک جار بوون بە سەرەتای لەدایکبوونێکی نوێ. لەبەر ئەوە باوەڕمان بە پێویستی هەبوونی بەرنامە و نەخشەی پسپۆڕانە هەیە و تەنانەت لەمەش زیاتر هەست بە پێویستی پێگەیاندنی نەوەگەلێکی نمونەیی دەکەین کە وابەستەی ئامانجی باڵایی بوون بە ئومەتێکی سەربەرزن. هاتنەدی ئەم فیکرە ئەگەرچی لە بازنەیەکی تەسچیشدا بێت، دەرکەوتنی نمونەکانی لەو هەزاران پاڵەوانانەدا کە خانە و لانەی خۆیان بەجێ هێشتووە و هیجرەتیان کردووە بۆ هەر چوار لای دنیا و هەوڵدانیان بۆ ناشتنی نەمامی ڕۆحی ئومەت لە هەموو جێگەیەکدا و دانانی بەردی بناغی خەونی داهاتوێکی گەشت لە هەموو گۆشەیەکدا و نەمایشکردنی دنیای ڕۆح و معنای خۆیان و سەر لە نوێ دەرهێنانی شان و شکۆی ئومەتەکەمان لە قوڵاییەکانی مێژووەوە و هەوڵدانیان بۆ گرتنەوەی ئەو پێگە لە دەستدراوەی کە پێشتر لەسەر ئاستی هاوسەنجی جیهانی هەیبوو. بەڵێ، هەموو ئەم هەوڵە دەراسایانە و تا ئەندازەیەکیش سەرکەوتنیان لەم کارانەدا نمونەگەلێکی گرنگن لەسەر توانە و وزەی ئەو نەوە نمونەیانەی کە دڵیان وابەستەی ئامانجێکی باڵا کردووە. ئەم کۆمەڵە فیدایی و خۆنەویستەی کە تاوێک تین و تاوێک برسی، بەڵام هەمیشە خاوەنی ئیمان و ئومێد و ورە بوون و بە گوتەی موحەممەد عاکیف پشتیان بەخوا بەستووە و باوەشیان کردووە بەکارکردندا و خۆیان ڕادەستی حکمەتی ئیلاهی کردووە. ئەمانە بە یەک هەڵمەت و بە تاقە یەک گوژم زۆرێک لەو کێشانە چارەسەر دەکەن کە ئەمڕۆ بەهێزترین وڵاتانی دنیا بە یارمەتی چالاکی جۆرا و جۆری لۆبیەکانیان و بە سەرفکردنی پارەیەکی خەیاڵی هێشتا لە ئاستیاندا دەستەوەستانن. پێکاتنێکی نایابی لەم جۆرە
پێویستە نە بە بچووک تەماشا بکرێت و نەبدرێتە پاڵ ڕێکەوت و نەبگەڕێنرێتەوە بۆ پێگەی ئەو دەوڵەتانەی کە هیجرەتیان بۆ کراوە. نهێنی ئەم بزوتنەوە ناوازەیە بریتیە لە ڕووکردنە خوای گەورە لەلایەن ڕۆحە دڵسۆزەکانەوە و ئیحسانی زیادەی خوای گەورە بەرامبەر بە میلەتێک کە عیزەتی لە مێژووەوە بە میرات بۆ ماوەتەوە. بەڵێ لەم سەرکەوتنە و لە هەر سەرکەوتنێکی تریشدا هەوڵ و تێکۆشان لەو دڵانەوەیە کە بە دڵسۆزی لێدەدەن و وەفا لە میلەتەوە و سەرکەوتنیش لە خواوەیە. هەروەک هەندێک هەڵمەتی دەراسا لە پڕێکدا و لە سەختترین کاتەکانی مێژوودا دەرکەوتون وەک بڵێ سنگ لە ناچاری و ناومێدیەکان دەردەپەڕێن و سەرەڕای نەبوونیەکان هەمیشە لەگەڵ جیلوەکانی بووندا نەشونما و باڵایان کردووە. لەم ڕۆژماندا ڕۆڵە وەفادارەکانی ئەم ئوممەتە سەرەڕای هەموو دەستدرێژی و دوژمنایەتی و بوختان و تۆمەتبارکردنە ناڕەوا و دوور لە ویژدانیەکان و وەکو ڕۆیشتنی سوپایەکی بەجەرگ بەدەم پێکەنینەوە بەرەو مەرگ مەشخەڵی زانست و عیرفانیان هەڵگرتووە. ئەم مرۆڤانە ساڵانێکی دوور و درێژە کە بێ ماندووبوون و وچاندان پەیامێکی گرنگ لە میلەتی ئێمەوە بە گشت لایەکدا بڵاو دەکەنەوە و ئیمانەکەیان سەرچاوەی هێزێکی نەبراوەیە و کانگای عەشق و شەوقەکەیشیان کە ئاوا نابێت فکر و ئامانجی باڵایانە. ئەوانەی کە گرنگی بێ ئەندازەی ئەم دوو دینەمۆیە نازانن لەبەر ئەوەی هەرچەندە دەکەن ژیریان پێی بەوە نابات داخۆ باوەڕ و ئامانجی باڵا مرۆڤ بۆ چ شتانێکی سەرسوڕهێنەر دەداتە بەر، تاوێک هاوڕێ لەگەڵ گومانێکی ئاوێتەی ڕق و قین و تاوێکیش هاودەم لەگەڵ نەفرەتێکی وڕێنە ئاسادا دەڵێن داخۆ هەموو ئەم شتانە چۆن ڕوودەدەن، ئەمانە چ بەرژەوەندیەکیان لەم کارەدا هەیە و بەم جۆرەش بێبەشی خۆیان لە بیر و ئامانجە مەزنەکان ئاشکرا دەکەن. پێش لە هەر شت فکر و ئامانجێکی مەزن مارشێکەنەوە نمونەیەکان دەخاتە جوڵە و دینەمۆیەکە وزەی لە بن نەهاتووی ئەوان گۆش دەکات و کانیەکی ڕوون و سازگارە سەبارەت بە عەشق و هەیەجانیان و زایەڵەیەکە قەدەری ئەوان دەگەیەنێت بە گوێی ئاسمانەکان. لە سایی فکرێکی باڵای لەم جۆرەدا ئەو هەوڵە تاکە کەسیانەی کە گۆڕاون بە بزاوتنی هاوبەش دەگەن بە قوڵیەکی جیاواز و ڕیتمێکی جیاواز و ئەگەر ناچار بوو بێت چیا سەختەکانیش ببڕێت هێشتا ڕێڕەوێک بۆ خۆی دەکاتەوە و لە ڕۆیشتن بەردەوام دەبێت. سەروەختێک کە مرۆڤایەتی لە نێو تاریکیەکاندا پەلەقاژەی دەکرد یەکەمین مجاهیدەکانی ئیسلام کە هێندەی چنگێک دەبوون لە ناوجەرگەی بیابانەوە هەڵقوڵان و بە تاقە یەک هەڵمەت چارەنووسی ڕەشی دنیایان گۆڕی و لە چاوتروکانێکدا بوون بە دەنگ و سەدای ئومێد و هیوا لە سێ کیشوەردا. گرنگترین سەرچاوەی هێزی ئەم مرۆڤە مەزنانە ئیمانەکەیان بوو، هەروەها ئامانجی هەرە باڵایشیان گواستنەوەی کەف و کوڵی ئەو ئیلهامانەی سینەیان بوو کە لەم ئیمانەوە سەرچاوەی گرتبوو. لە پشتی ئەو عوسمانیانەیشەوە کە لە دەشتەکانی ئاسیای ناوەڕاستەوە بەرەو ئانادۆڵ کۆچیان کرد و لە هۆزێکی ئاسایی دەوڵەتێکی جیهانیان دروست کرد، هەمان پاڵنەر و دینەمۆ بوونی هەبوو. بێگومان هەمان ئەم شتانەش لە مێشتی ئەو قارەمانانەدا بوون کە بزوتنەوەی ڕزگاری خوازیان بەرپا کرد، ئەو هەیەجانە مەزنەی کە هیندیەکانی بەرەو ئازادی و سەربەستی ڕاپێچ کرد هیچی تر نەبوو جگە لە ئیمان و ئومێدی ئەو میلەتە و مانەوە و ژیانیان لە چوارچێوەی فکری باڵایاندا. ئەوەندە هەیە ئەو ئامانجە مەزنەی کە لە سینەی مرۆڤەکاندا ئاگرێکی لەم جۆرە خۆش دەکات و دەیان خاتە گەڕ، پێویستە بە کۆمەڵێک یاسای ورد ڕێک بخرێت و ڕێساتیایدا بەرقەرار بێت، چونکە ئەگەر تۆ ئەندازیارێک بیت و بتەوێت پەیکەرێک دروست بکەیت دەبێت سەرەتا پارچەکانی ئامادە بکەیت و لە پتەوی پارچەکانی و گونجانی هەریەکەیان لەگەڵ ئەوی تردا و بەشداریکردنی هاوبەشیان لە جوانی کۆتاییدا بکۆڵیتەوە. ئەگەر بیر لە شایستەیی و گونجاوی ئەو پارچە جیاوازانە لەگەڵ یەکتردا نەکرێتەوە کە گشت پێک دەهێنن گەیشتن بە کامەڵی بەرهەم مەحاڵ دەبێت. بەڵێ ئەگەر هەوڵ و کۆششی تاکە کەسەکان بە ئاراستەی بزاوتنی هاوبەش ڕێک نەخرێن و پاڵنەرێکی باش ئامادە نەکرێت بە حەتمی پێکدادان لە نێوان تاکەکاندا ڕوودەدات. بۆیە ڕێسا دەشێوێت و هەموو جوڵەیەک دەبێت بە دوژمنی دانەیەکی تر و هەموو شیکارێک وەک لێکدانی ژمارە کەرتیەکان تا بێت بە هاو چۆنیەتیەکەی کەم دەکات. لەم ڕووەوە وەک پێشتریش ئاماژەمان پێدا نابێت وزە تاکە کەسیەکان
لە ترسی ئەوەی گوایە زیان دەدەن خامۆش بکرێنەوە، بەڵکو بە پێچەوانەوە ئەگەر توانرا یەک مسقاڵیشی لێ بەزایە نەدرێت و بەرەو ئەو غایەی خەیاڵە ئاراستە بکرێت کە پێشتر دەستنیشان کراوە و ئەخلاقی پێکدادان لە ڕۆحەکاندا هەڵبگیرێت و لە جێگایدا جیهانبینی پێکەوە ژیان و ڕێکەوتندا بمەزرێنرێت. تەنانەت ئەگەر پێویستی کرد هەموو ئەمانە بکرێت بە پارچەیەک لە سروشتی تاکەکانمان. هەڵە نابێت ئەگەر بوترێت هەموو ئاینەکان بە تایبەتی بۆ چەسپاندنی ئەم جۆرە تێگەیشتنە هاتوون. بۆیە سەرجەمدینەکان کۆمەڵێک ڕێسایان داناوە بۆ ڕێکخستنی توانە و وزە تاکە کەسیەکان و گۆڕیویانن بە پاڵنەری گرنگ بۆ ئاراستەکردنی وزەی گشتی بەرەو ئاوەدان بوونەوەیەکی نوێ و شارستانیەتێکی تازە. ڕابەرایەتی دین هاوسەنجیدا دەمەزرێنێت لە نێوان ئازادی و چالاکی تاکە کەس لەلایەک و بزاوتن و چالاکیەکانی کۆمەڵ لەلایەکی تر. بۆیە لە کاتێکدا تاک مافی ئیرادەی خۆی دەدات و ئازادانە ڕەفتار دەکات، هەماهەنگی جوڵە لەگەڵ کەسانی تردا دەپارێزێت و لە یەک کاتدا دوو کاری گرنگ ڕادەپەڕێنێت. وەک ئەو هەسارەیەی کاتێک بە دەوری تەنێکی ڕاکێشەردا و بە گوێرەی ئەو دەجوڵێتەوە، لە هەمان کاتدا بە دەوری خولگەکەی خۆیشیدا دەسوڕێتەوە. جوڵە پارچە پارچەکان چەند زیندوو سەرنج ڕاکێش بن، هێشتا ئەگەر بە یارمەتی ڕێکخستنێکی بەهێزتر و پتەوتر پەیوەندیەکی کامەڵ و هاوسەنجیان لە نێواندا ساز نەکرێت، نەکەر بە ئاراستەی مەبەستە گشتیەکان هاوکاری یەکتر ناکەن، بەڵکو هەندێک جار ئەنجامی خراپتر لە سستی و مەنجی و نەجوڵان بەرهەمدێنن. بە کورتی چ نەجوڵان و چ جوڵەی ناڕێک و پێک هەر یەکەیان دوو مەرجی جیاوازن. ئەو میلەتانەش کە تاکەکانی بەم جۆرە مردنانە لەرزی بن، بێگومان دەدۆڕێن و دەکەونە دەرەوەی مێژوو. هەستی بزاوتنی تەنها لە مرۆڤەکاندا هۆکارەکەی کەمێک خۆپەرستی و نەزانینی سنوورداری تواناکانی و ئەو متمانەیەیە کە هەموو کەسێک بەخۆی هەیەتی و کەمێکی شتێگەیشتنە لەو زایەڵەیەی کە یەکێتی و یەکگرتن و چالاکی بە کۆمەڵ و پێکەوە بوون دەیهێننە مەیدان و وەک هێزێک وایە بۆ ڕاکێشانی عینایەتی خوایی. سەرڕای هەموو ئەمانە جاریوای شەیە ناوبانگ و پلە و پایە و بەرژەوەندیە کەسیەکان و هاوشێوەکانیان جوڵە تاکە کەسیەکان دەوروژێنن. تەنانەت لەوانەیە کەسانێکی بەدبەختی وا دەربکەون کە بە تەواوەتی ئامانج و ژینگەی خۆیان لەبیر بچێتەوە و خۆیان بەهاونە باوەشی خواردن و خواردنەوە و نووستن و حەوانەوە و لەو ڕێگەی خزمەتە دوور بکەونەوە کە سەردەمانێک لە بەرخاتری ڕەزامەندی خوای گەورە بە هەناسە بەرچێ خەریکی خزمەتکردن بوون تێیدا و وەک عاشقێک باوەشیان پێدا کردبوو. کەسێک ئامانجێکی لەبیر بچێتەوە و مەبەستێکی باڵای نەمێنێت، بێگومان دەکەوێتە داوی خۆپەرستیەوە و ئارەزوە جەستەییەکان شوێنی عاشق و شەوقی خزمەت دەگرنەوە و هەستی ژیان لە پێناو کەسانی تردا لەودا دەکوژێتەوە. لە مرۆوە دەتوانرێت بوترێت کە گرنگترین بابەتی ئەمڕۆی ئێمە بریتیە لەسەر لە نوێگەشاندنەوەی پشکۆی هەستی ژیان لە پێناو کەسانی تردا لە ناوڕۆحی تاکەکانی ئومەتەکەماندا و تەتەڵەکردنی ئەو تێبینیە نامۆیانەی کەوتونەتە نێوان ئەو ئامانجە باڵاکانی. پاشان بزواندنی ئەو وزەی وا دەردەکەوێت سست بووبێت و ئاراستەکردنی بەرەو فیکرە باڵا مێژوویەکەی بە یارمەتی پاڵنەری باش و بزاوتنێکی ڕێکخرا و ڕێکوپێک. پێویستە ئەو خاڵە هاوبەشانە دەستنیشان بکرێن کە دەبن بە خولگەی ئەم بزاوتنە بە کۆمەڵەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا، هەر لە گوندنشینەوە تا شارنشین، لە ڕۆشنبیرەوە تا پیشەکار، لە خوێندکارەوە تا مامۆستا، لە گوێگرانەوە تا وتار خوێن. نمونەی خاڵە هاوبەشەکان بریتین لە هەوڵدان بۆکردنی ئومەتەکەمان بەلایەنێکی بەهێزی هاوسەنجێت جیهانیەکان، سووربوون و پێداگری هەموو تاچێک لەسەر بەجێهێنانی ئەم ئەرک و فەرمانە بەبێ ماندوو بوون. ڕەچاوکردنی ئەولەویەتی فیکر و هاوسەنگکردنی لەگەڵ هەستەکانی ڕۆحی ئومەتدا و ڕێگەنەدان بە دروستبوونی بۆشایی عەقلی و لۆجیکی و عاتفی لەم بزاوتنە بە کۆمەڵەدا. ئەژمارکردنی هەریەک لە عاشقی حەقیقەت و شەوقی زانست و لێکۆڵینەوە بە هۆکارێک بۆ بەرزبوونەوەی ستونی بەرەو خوای گەورە و بەخێوکردنی کۆمەلگا بە بەردەوامی بەم جیهان بینیە. لە سایەی لۆجیکێکی لەم جۆرەدا باوەڕمان وایە ئەو تاکانەی کە خاوەنی هەمان ئامانجی باڵان هەمیشە بە زیندویی دەمێننەوە و چالاکیە بە کۆمەڵەکان بە ڕێکوپێکی و هاو ئاهەنگی بەڕێوە دەچن و
بە یارمەتی پاڵنەرە خێراکان کات و هەلومەرجەکان بە باشترین شێوە بەکاردەهێنرێن و هەمیشە کراوەش دەبێت بەڕووی نوێبوونەوەدا، چونکە دەرفەتی فراوانبوون بە بیرکردنەوە دەدرێت. هێنانەدی هەموو ئەمانە نەپێویست بە تەڵقینکردنی تێگەیشتنێکی دینی نوێ دەکات بۆ موسڵمانان و نە ئەوەی هەموو کەسێک لە سەرەتاوە فێری موسڵمانیەتی بکرێتەوە. تاقانە شتێک پێویستە بکرێت ئەوەیە کە گرنگی و کاریگەری و نەمری ئەو شتانەی تێبگەێنرێت کە تا ئێستا فێریان بووە. ئەوەی جێگەی داخیشە ئەوەیە کە ڕیوایەتەکان لەمڕووەوە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر جیاوازن. هەوا و هەوەز لە پێش عەقڵەوەن و لە خێوەتی هودا دانیشتەجێن. هەستیش لە سەرتەختی لۆجیک فەرمانڕەوایە. هەروەک دەکرێت ئەم لادانە لەو بێدینانە ببینین کە ئینکار و ئیلحادیان کردووە بە پیشە بۆ خۆیان و لە هەستان و دانیشتنیاندا هێرش دەکەنە سەر ئاین. بە هەمان جۆر دەگونجێت لەو دەمارگیریانەشدا ببیندرێت کە تەنها خۆیان بە دیندار دەزانن و بێبەشن لە ژیانی دڵ و ڕۆح. ئەم دوو جۆرە لە ئادەمیزاد هەرچەندە بەڕواڵەت لە یەکتر جیاوازن، بەڵام لە زیانگەیاندن بە وڵات و گەل و ئایندا هاوشانی یەکن. هەردوو جۆرەکە چاوڵەی بێڕێزن بەرامبەر بە ڕۆحی دین و تاخوا حەز بکات بەرامبەر بە بیرکردنەوەی ئازاد توندن و هەمیشە داخراون بەڕووی هاوبەشی و بەشکردندا. تاقە سەرمایەی ئەمانە بوختان و تەزویر و تۆمەتبارکردنە و باشترین هونەر و بەهرەیشیان دەستخستنە بیناقاقای ئەو کەسانەیە کە لە خۆیانی نازانن. گرنگ ئەوە نییە پەنا بۆچێ دەبەن و پشت بەچی دەبەستن. گرنگ ئەوەیە چۆن ئەوانە ورد و خاش بکەن کە حەزیان پێناکەن. لە ڕاستیدا ئەو هەوڵ و کۆشش و خەباتەی ئەم دوو کۆمەڵە دەیدەن هێندە گەورە و چڕوپڕە. وا هەز دەکەم ئەگەر لە شوێنی خۆیدا بەکار بهاتایە سەر و زیاد بوو بۆ ئاوەدانکردنەوەی هەموو دنیا. لە کەشوهەوایەکی تاریکی لەم شێوەیەدا و لە هەرێمێکدا کە بەم ئەندازەیە پڕە لە نەزان و نابینا و دوژمنی بیرکردنەوە، هەڵبەتە ژیانی فیکری و عەشقی حەقیقەت و ئارەزووی زانست و لێکۆڵینەوە بوونی نابێت. بوونیشی هەبێت گەشە ناکات. گەشەش بکات لە فەنتازیایەک بەولاوە هیچی تر نابێت. ئایا خۆی لە خۆیدا حاڵی پەرێشانمان بە هەزاران زمان ئەمە دەرنابڕێت؟ ئەمە لە حاڵێکدا پێویستە بیری ئێمە وەک ئومەت بیرێکی ئاوەدانکارانە و بنیادنەرانە بێت و دەبێت بە حەتمی ڕزگارمان ببێت لەو هەژاری بیرکردنەوە و نەبوونی فیکری باڵایەی کە چەند سەدەیەکە لە ناویدا پەلەقاژە دەکەین. ئێمە ئەمڕۆ لە هەر شتێکی تر زیاتر پێویستمان بە ئامانجێکی باڵای وەک زیندوو بوونەوە بە یارمەتی جیهانبینی شارستانیەتی خۆمان و کللتوری خۆمان هەیە. بەڵێ، بە ئامانجی بەرزکردنەوەی پەیکەری ئومەتەکەمان لەسەر بناغی بەهامێژوویەکان لە ئایندەیەکی نزیکدا ناچارین ئارام بگرین لەسەر ڕەنج و ژان و زەمانەیەکی هێندە سەرسوڕهێنەر کە وەختە ئادەمیزاد شێت بکات. ڕێزگرتن لە بەرەو پێشچوونی ڕووداوەکان لە چوارچێوەی سروشتی خۆیاندا بەندە لەسەر باشناسینی ئەو سروشتە. قورئان بە پێغەمبەرمان دەفەرموێت: لو كان عرضا قريبا وسفرا قاصدا لاتبعوك ولكن بعدت عليهم الشقة. ئەگەر ئەو جێ و ئامانجەی بۆی دەڕۆیشتن نزیک بووایە شوێنت دەکەوتن، بەڵام دووری ڕێ لەسەر جەستەیان سەخت بوو. بەم جۆرەش دڵی ئەو دەداتەوە و لە ڕێگا جێماوانیش تەمێ دەکات. لە ڕوانگەی جیهانبینی موسڵمانەوە سروشتی ترین ئامانجی هەموو بزاوتن و هەڵمەتەکان ڕەزامەندی خوای گەورەیە. ئیتر پاش بەدەستێنانی ئەمە داخۆ سەرکەوتنی ئومەتەکەمان بۆ ئاستێکی ڕێزدێگیرا و لە هاوسەنجە جیهانیەکاندا و ئەو خزمەتانش کە بە ناوی ئەوەوە پێشکەش دەکرێن بێنە دی یاخود نا، مەبەستی سەرەکی هاتووەتە دی. خۆی لە خۆیدا ئیماندار لە هەموو چالاکی و خزمەتەکانیدا تەنها ئامانجی گەیشتنە بە ڕەزامەندی ئەو. بەم جۆرەش هەموو ئامانجە گوێرەییەکانی تری جگە لە ئەو هەریەکەیان دەبن بە چەند ئامراز و هۆکارێک سەبارەت بە ئامانجە ڕاستەقینەکە.